لە سەروەختی وەرگرتنی گەنمی جوتیارانی لە سایلۆکانی هەرێمی کوردستان وەک لای هەمووتان ئاشکرایە کە ساڵانە ئەم پرۆسەیە دەست پێ دەکا و بەردەوام دەبێت. من ئێستا لە سایلۆی شاری هەولێرم. ئەم سایلۆیە سایلۆیەکی گەورە و فراوانە و لا نمونێ ئەم سایلۆیە لە شارەکانی دیکە هەرێمی کوردستان بوونی هەیە. هاتووم تاوەکو بزانم پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت، میکانیزمەکان چۆنن و جوتیاران تا چەند ڕازین لە پرۆسەکە و بەرەمەکانیان ڕادەست دەکەن. ئەگەر چی ساڵانە کۆمەڵی گیر و گرفت هەیە کە بەردەوام دووبارە دەبێتەوە لە بابەتی وەرگرتنی ڕێژەی گەنم، نرخی گەنم کە جیاوازی هەیە لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ ناوەند و ناوەڕاست و باشووری عێراق. بزانین بۆ ئەم کێشانە چارەسەر نابن. هەوڵ دەدەین لە نێو بەرنامەکە وەڵامی دروست زۆر بگرین بۆ پرسیارەکانمان و هەندێک لە جوتیارانیش دەدوێنین تاوەکو بزانین ڕازین لە شێوازی وەرگرتنی گەنمەکان لە سایلۆکانی هەرێمی کوردستان. لەگەڵمانە بن لە نێو پرۆگرامەکە تا سۆراختان بۆ بکەین و ببینن کە چۆن پرۆسەی وەرگرتنی گەنمی جوتیاران بەردەوامە. بە پێویستم زانی لەگەڵ وەزیری کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان قسە بکەم تاوەکو پێم بڵێت تا چەند ڕازی بوون لە بەروبوومی ئەم ساڵی جوتیاران بە تایبەت بەروبوومی گەنم، هەروەها چی دەکەن بۆ ئەوەی ئەو کێشە هەڵپەسێرا و درێژخایانانەی کە لە ماوەکانی ڕابردوو هەبوون لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی چارەسەر بکرێت و مافی جوتیاران چی دیکە نەفەوتێت. لەو ساڵە پڕ لە بەپیت و بەرەکەتە پێم بڵێ بزانم لە بەرهەمی جوتیاران ڕازی بوویت و گەشتبین بووی بەرامبەر بە ئینتاجی جوتیاران. زۆر سوپاس بەخێر بێن بە دڵنیاییەوە ئەمساڵ سوپاس بخوای گەورە بە حکومەوەی کە ڕێژەی بارانبارین باش بووە شێوازی بارانبارینەکەش لە وەرزەکانی چاندنی گەنمی جوتیاراندا لە کاتی خۆی باری لەبەرەوە بەڵێ نسبەی ئینتاجی گەنم لە هەرێمی کوردستان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو سوپاس بۆ خۆی گەورە ئەوە ئەترافی جوتیارەکانیشە کە ڕێژەکی زۆر زۆر باش بووە و ئێمەش بە دڵنیاییەوە ڕازین چکە ئێمە حەز دەکەین جوتیار بەڕاستیەکەی بەبێ ئەوەی کە تووشی هیچ ئاستەنگێک بێ بتوانێت باشترین ئینتاج بکات. ئەم ساڵی یەکێک بوو لە ساڵە پڕبڕشت و بەبەرەکەتەکان. دڵنیام بەردەوام جوتیاران ڕەنگە ڕوویدەم و گلەیەکانیان لە جەنابەت بێدانی هەمیشە دەڵێن دەبا وەزیری کشتتوکاڵ فڵان شتان بۆ بکات. دەمەوێت هەر لە سۆنگەیەوە باسیەوە بکەم کەندێک لەو کێشە و گیر و گرفت و ئاریشانی کە هەیە بەداخەوە تا ئێستا چارەسەر نەکراون جەنابیشت هەوڵ و تەقەلات بەداون بۆچی چارەسەر نەکراون؟ لە ڕاستیدا گرفتەکان هەمووی لە وەزارەتی کشتتوکاڵ نین، بەڵام بە حکومیەوەی کە من وەکو وەزیرێک هەمیشە یعنی درگام کراوەیە گوێ دەگرم و بابەتەکانیش کە دێتە سەر بابەتی کشتتوکاڵی هەمووی وا دەزانێ هەموو گرفتەکان هەر لە وەزارەتی کشتتوکاڵیش چارەسەر دەبێ. گەنم تا ئەو کاتە پەیوەندی بە ئێمەوە هەیە وەکو وەزارەتی کشتتوکاڵ کە دەچێتە ناو ئەو گەڵابەیە کە دەیبات بۆ سایلۆ ئیتر لە دوای ئەوە هیچ پەیوەندیەکی بە ئێمەوە نامێنێ. وەزارەتی بازرگانی لی بەرپرسە چونکە سایلۆکان لە ژێر دەسەڵاتی بەرکاری وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان و وەزارەتی بازرگانی عێراقن، بەڵام لەگەڵەوەشدا ئێمە بە حکمی پەرۆشیمان بۆ جوتیارانی هەرێمی کوردستان ساڵانە بەڕاستیەکەی بە بەردەوامی متابعین بە بەردەوامی بە دوواداچوون دەکەین بۆ ئەوەی کە گیر و گرفتەکانیان لە هەر شوێنێک بێت بتوانین لەگەڵ وەزارەتی هاوشێوەی خۆمان لە بەغدا قسەی لەسەر بکەین. هەڵەیەکی تر هەیە لە بەغدایە بەڕاستی ئەو هەڵەیە ئەوەیە کە لیژنەیەک هەیە لە بەغدا کە بە فەرمانی ئەنجومەنی وەزیرانی عێراق تەشکیل بووە. لیژنەکە سەرۆکەکەی لە وەزارەت یعنی وەزیری کشتتوکاڵە. ئەم لیژنەیە ئەرچی ئەوەیە کە ساڵانە بڕی ئینتاجی گەنم دیاری بکە، ناوی جوتیار ئامادە بکە و پلانی کشتتوکاڵی دابنێ بۆ ئەوەی کە تەحویلی بکات بۆ وەزارەتی بازرگانی کە مەفروزە لە وەزارەتی بازرگانی بابەتی بڕ و یعنی بڕی وەرگرتنی گەنم شێوازی وەرگرتنی گەنم یەکلایی بکرێتەوە چونکە تەخسیساتی مالی لە وەزارەتی بازرگانیە. بۆیە یعنی جوتیاران هەمیشە بە ئومێدێکەوە سەیری وەزارەتی کشتتوکاڵ دەکەن چونکە بەڕاستی من وەستافی وەزارەتی ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ مەیدانی بە بەردەوامی لە بەغداین و بە بەردەوامی لەگەڵ وەزارەتە هاوشێوەکانی خۆمان لەسەر هێڵین لەگەڵ بەڕێز وەزیرە کوردەکان لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان و لەگەڵ وەزیری زراعی عێراق بۆ ئەوەی کە بتوانین کێشە و گرفتەکانی جوتیاران چارەسەر بکەین. بە دڵنیاییەوە ئێمە کۆڵ نادەین چونکە وەکو ئاماژەم پێدا ینی کێشە و گرفتەکان تەراکمی چەندین ساڵ بەر لە ئێستان حلی ئەم بابەتەش بۆ دەکرێت کە
تەخسیساتی مالی لە قانونی موازنەی عێراق کە بۆ ساڵی ئایندە ئامادە دەکرێت لەوێدا چارەسەر بکرێت بڕی ئەو پارەی کە بۆ وەرگرتنەوەی گەنمی جوتیاران دیاری دەکرێت نابێ بخرێتە قاڵبێکەوە کە ئەوە هەرێمی کوردستانە و باقیەکەی دیکە ناوەڕاست و خواروی عێراقە دەبێت بە یەک مستەوە لە سەرتاسەری عێراق مامەڵەی لەگەڵ بکرێت چکە خۆتان دەزانن یعنی عێراق وڵاتێکە ئێمە یەکسەر لی خۆراکیمان هەیە و بەرژەوەندی هاوبەشمان هەیە و ئەو گەنمەی کە لە هەرێم وەردەگیرێت دەچێتە بیتاقی تەنوێنی عێراقەوە کە دواتر تەوزیع دەکرێتەوە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بۆیە بەڕاستیەکەی دەکرێت بڵێم گرفتەکان ناکرد ینی تەسنیف بکرێت بەوەی کە گرفتی زۆر گەورن چونکە چارەسەریان هەیە بەڵام دەبێت ئیرادەیەکە بێت لە عێراق کە بە فعلی سەیری جوتیاری هەرێمی کوردستان کە بە هەمان شێوەی جوتیاری ناوەڕاست و خواروی عێراق. لەگەڵ بەڕێوەبەری گشتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەم تاکو پێم بڵێ پاڵپشتیەکانیان چی بوون بۆ جوتیارانی هەرێمی کوردستان و جوتیارانی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان سەبارەت بە ڕادەستکردنی بەرهەمەکانی ئەم ساڵیان هەروەها چی دەکەن بۆی لە ئایندەدا بە بازارکردن بۆ گەنمی جوتیاران بکەن بە تایبەت ئەو بڕی کە لێیان وەرنەگیراوە لە سایلۆکان. پرۆسەکە چۆن بەڕێوە چووە؟ خۆتان ڕازی بوون لێی و ئەو جیاوازانە چییە کە ئەم ساڵەگە ڕابردوو هەبووە؟ دیارە ڕۆ ئاگادار ئێمە وەکو وەزارەتی بازرگانی لە 12/6ەوە دەستمان کردو بۆ وەرگرتنی گەنم لە کوردستان تا ئێستا پرۆسەکە سوپاس بەخوا باش بەڕێوە دەچێت زیاتر لە 313,000 تەن گەنم لە کوردستان وەرگیراوە کە ئەمە بڕێکی باشە بەراورد بە ساڵانی ڕابردوو لەم کاتەدا ڕەنگ کەمتر بوو بێ جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ بابەتێک هاتە پێشەوە کە لە ساڵانی ڕابردوو جێبەجێ نەدەکرا لە عێراقا لە بەڵام لە کوردستانیش ئەم ساڵ جێبەجێ کراویش کە سیستەمی حجزی مسبقە حجزی مسبق بریتێ لەوەی کە جوتیار پێش ئەوەی گەنمەکەی بێنێ بۆ سایلۆ بەپێی بەرنمەیە کە لە ئەپلیکیشن و لە دابەزیوە لە ناو مۆبایلەکەیدا دەتوانێت سەرە بۆ خۆی حجزکە بۆ ئەوی کە چ کاتێک گەنمەکەی ئامادەیە بێتە بەردەم سایلۆکانمان لە کوردستان و لەو ڕۆژەدا بتوانێت گەنمەکەی ڕادستی سایلۆکەمان بکە ئەمە لە سەرەتاوە تۆزێک گرفتی بۆ دروست کردی نەبەرەوەی جوتیارەکانمان شارەزایەکی ئەوتوان لەو سیستەمە نەبوو بەڵام وردە لەگەڵ هەوڵی هەموو لایەک بە تایبەت بنکە کشتتوگاڵەکان سایلۆکانمان خەڵکانی شارەزا توانرا کۆنزوو کۆنتترۆلی ئەو بابەتە بکەین و ئێستا بارودۆخەکە زۆر باشە جوتیارەکانی زۆر مرتاحن بەو سیستەمە کە جوتیارەکان هەم ئەو بەرهەڵگرانێک کە دەیبنە بەردەم سەرەکان زۆر نامێنێتەوەن گەنمەکانیان ڕادەست دەکەن. کاک نەوزاد ئێوە ئەنی ساڵانە کۆمەڵە گرفتی باوتان هەیە بابەتی مەسەلەی ڕێژێ و گەنمی کە لە جوتیارانی هەرێمی کوردستان وەرەگیرێ بابەتی دانانی نرخ ینی جیاوازەکان زۆرە لەگەڵ ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەکرێ پێم بڵێ ینی بۆچی تا ئێستام کێشانە چارەسەر نابن؟ سەبارەت بەو کێشانە بەڕاستی کێشەکە ڕەنگەوڵی ئەزەلیە و دەسەڵاتەکەش لە لای هەرێمی کوردستان نیە پێوەستە بە حکوومەتی مەرکەزەوە ئەوان بەڕاستی بەدەر لەوەی کە بەحسابی خۆیان چاکە لەگەڵ ئێمە دەکەن بەڵام لامان کاژە شەڕێکی ئابووری لەگەڵ ئێمە دەکەن گەنا ئەگەر بێت و بە یەک چاوسەری هەموو عێراقن بە هەرێمی کوردستانیشەوە دەبووە جوتیارانی هەرێمی کوردستانیش وەکو جوتیارەکانی ناوەڕاست و خواروی عێراق تەعاملیان لەگەڵا بکرایە هەر بۆ نمونە هەموو دۆنمێکی ئەوان 900 کیلۆگرام گەنمی لێ وەردەگیرێ لە جوتیارەکان بەڵام لای ئێمە 90 تا 95 کیلۆی لێ وەرەگیرێ کەواتە بزانە ئەو جیاوازیە لێن ساڵانە ئێمە لیژنەیەکی باڵامان هەیە کە منیش ئەندامم تێدا لە لیژنە باڵای بۆ وەرگرتنی گەنمەکە لە بەغدا و دیاریکردنی نرخەکەشی بەڵام کاتێک کە دەچینە ئەوان خوان هەموو شتێکی خۆیان تەواو کردووە دێن بە ئێمەش دەڵێن ئەوەندەش بۆ ئێوە دانراوە ئەی لەسەر چ بنەمایەک هیچ بنەمایەکی زانستیشیان نییە کە ئەو بڕە بۆ ئێمە دادانێ ئەگەر لەسەر بنەمای دۆنم بێ ئێمە ئەم ساڵ بەپێی داتایی وەزارەتی کشتتوکاڵ 3,300,000 دۆنم زەوی چێنراوە بگەنم ئەمە وەکو دۆنم کە بە مەزاحات و بەلیژان و هەمووی تەنزیم کراوە ئەگەر بە مەسایلی لە 14.6 دانیشتوانی هەرێمی کوردستانیش بێ ئەو ڕنسبەیە هێشتا وەکوونەکەمە ئەگەر بە نسبەی 3,000,000 بێ کە خۆیان دایان کردەوە بودایان ناو بۆ عێراق ئەوەندە وەرگرن لە داخل خەتە ئەگەر لە 14 لە 3,000,000 کەشمان بنێ هێشتا بەوەش ئەو بڕێنیە کە ئەم ساڵ بۆ ئێمان دیاریکە کەواتە بە هەر سێ پێوەلەکە لە هەرێمی کوردستان قەدر کرا. سایلۆ هەولێرێکێکە لەو سایلۆیانەی کە لە هەرێمی کوردستان بە بەردەوامی و لە سەروەختی وەرگرتنی گەرمی جوتیاراندا کار دەکات هاتوومەتە سایلۆکە و لەگەڵ بەڕێوەبەری سایلۆ قسە دەکەم تاوەکو پێم بڵێت میکانیزم و کارەکانی سایلۆکە چۆن بەڕێوە دەچێت و هەروەها
تا چەند هەوڵیان داوە لە کەمترین کاتدا زۆرترین بەرهەمی جوتیاران وەربگرن. بۆ باس کە بزانم میکانیزمی شوکارەکانتان لە سایلۆی هەولێر چۆن دەچێت بەڕێوە بەتایبەت لەو سەروەختەی کە سەرقاڵی وەرگرتنی گەنمی جوتیارانە؟ میکانیزمی وەرگرتنی گەنم لە سایلۆی هەولێر و بەگشتی لەسەر ئاستی پارێزگای هەولێر ئێمە چۆن دەست پێ دەکەین لە هەمانجی دەکەین لەگەڵ فەرمانگە کشتتوکاڵیەکان لەگەڵ ئەوان نووسراوی پشگیری بۆ برا جوتیارەکانمان دەنێرن. ئێمە لێرە تەتقیق دەکرێت هەموو پشگیریەک کە دێت تەتقیق دەکرێت بزانین ئەم ناوانە لە ناو ئێمە شتێکی پێ دەڵێن CD ئەو ناوانە دەچێتە بەغا لە وەزارەتی کشتتوکاڵ دەچێت بەرەوە لەوێ تەصدیق دەکرێت دوای دێتەوە بۆ ئێمە دەبێت ئەو ناوە مەوجود بێ کەمیەکەی چەنە ئەم بڕەگەنمەی چەند بودان دەبێت ئەمە یەکتری بگرێتەوە لەگەڵ ئەم پشگیریە لە دوای دەست بە پرۆسەکە دەکەین. پرۆسەکەش چۆنە ئێمە کە ئەوانە تەتقیق دەکەین سارەکە دێتە ژوورەوە دەچێتە مختبەر تاقیگا لەوێ فەحز دەکرێت بە پێی بڵێم شەهادەی مختبەرێکە فەحسەکە چۆن قەرار دەرە سەر بابەتە ئێمە گەنم بە دوو زۆر وەردەگیری بڵێم پێمانە پێی دەڵێن بدون خەسم یعنی بەبێ لێبڕینە هەشمانە بە خەسم لێبڕین دەبێت لەسەر ئەساسی تاقیگە فەحسەکەی خۆی چۆن قەرار دە لەسەر ئەم بابەتە دوای پرۆسەکە تەوا دەبێت سەر تەرازووە و دوای تا ڕووی دەکات دێتەوە معاملاتی ئەخیری بۆ دەکات کە پێی دەڵێن مستەنەد. ئەو مستەنەدە وێنەیەک لای ئێمە دەبێت وێنێک لای برای جوتیار دەبێت تاکو ڕۆژی کە نۆرەی دێت بۆ وەرگرتنی پارە مەچەکی بۆ دەکەین لەسەر ئەساسی ئەو مستەنەدە و دێنێرە بانقی TBI. بەگشتی جۆری گەنمەکانمان باشن لەخوا بەزیاد بێت ئەم ساڵە زۆر باشە ئەم ساڵە کەمیاتی ڕەفزشمان زۆر کەمە یعنی ئەمە زۆر دڵخۆشکەرە گەنمەکە کوالتیەکی باشە تەوقعیەوەمان نەدەکرد بەم شێوەیە بەس ماشەڵڵا زۆر باشە. ئەم ساڵە و میکانیزمە تازەی کە پێڕەو کراوە کە لە ڕێگەی ئۆنلاینەوە هەموو جوتیارێک دەتوانێت نۆرەی خۆی یاخود سەری خۆی وەربگرێت بۆ ڕادستکردنی گەنمەکەی سەرکەوتوو بوون لەم پرۆسەی کاریگەری باشی هەبووە. ئێمە دەبی واقعی قسە بکەین خۆی ڕاست ئێستا پرز نەبوو بۆ جوتیاران ئیستیعابکردنی ئەم سیستەمە. بەڵێ ئێستا خۆی ئێمە عەسری عەولەمەینەوە عەسری ئایا شتێکی مهمە ئەم نۆرەیە بەڵام ئەمە لەگەڵ بەغاش هاتمە خەل لەم بابەتە لە سەرەتادا ئێمە کە لە کۆبنەوەکانمان بە ئۆنلاین دەمان کرد لەگەڵ بەغام وتیان 27 چوار بوو ئێمە تەنها 6 سایل لەسەر ئاستی عێراق ئەم کاریان پێ ڕاست پێدرا بوو کە بیکەن تەنها ئەمەە وەکو شێوەیەکی تەجریبی. لە دواییدا قەرارەکە گۆڕا کە هەموو سایلەکانی سەر ئاستی عێراق ئەم بابەتە بکەن نۆرەکە. طبعا ئەمەیان خۆی باشی و خراپیە بۆ ئێستا بۆ مستەقبل باشە بەڵام دەبووە هەنگاوەکانی تۆزێ بڵێم ئەوەنە بە سەریعی نەبێ چونکە جەنابتان ئاماژان پێدا کە بۆ ئایا بۆ جوتیار ئەمە قورس نییە طبعا قورسە یعنی خەڵکی تەلەفۆن دەکات چۆن بیکەین ئێمە دەبێت مساعدەیە کە حلمان نییە دەبێت ئەو بابەتە ئەویش گوناحە ئەو بەرهەمی ساڵێشتی یعنی ساڵێکە چاوەڕێ دەکا بێ و گەنمەکەی ڕادەستکە ئەمە ئاستەنجی دروست کردووە بۆ ئەوان باشتر وا بوو کە ئێمە بە نووسراوێکی فەرمی بەرزمان کردو وتمان ئێمە با بۆ ساڵێشتر بین تاوکو ئەوەی تەجریبی دەبێت ئیسیفادە لە هەڵەکان دەکەین بە شێوەیەکی گشتین بەڵام چونکە بۆچی ئەو قسەی دەکەم بەغاکە ئەو شتێک کرد ئەوە زۆر گرنگە و بابەتە لە سایلۆکانی جنوب ناڵێم هەمووی بەس بەگشتی بەعام با بڵین بەگشتی نسبەیەکی زۆر کەم نەبێ زۆرینەکەی سڕە دەگەشتا چەند کیلومترێک هەندێک ئیشکالات بۆ براجوتیار دەبوو کە دەیگو من 10 ڕۆژە 15 ڕۆژە نۆرەم گرتووە بەرم نەکەوتووە بەڵام خۆشبەختانە لەسەر ئاستی کوردستان لە هەموو سایلۆکان خۆشتان دەتوانن چێکەنەوە لە بۆکو بەش بە حاڵی خۆم باز دەکەم سایلۆ هەولێر لە ساڵی 24 کە من سێزدەی دۆست بەکار بووم هیچ ڕۆژێک پێش سایلۆ سیارێکی تێدا نەماوم جوتیارشێ بڕۆ خۆدا لێ پرسن بۆیە ئێمە ئەو کێشە گەورەیەمان نەبوو کە بڵێم جوتیار هەست بە غەدر بکە لەوێ هەبوو بۆیە بەڵام ئیشەکەوا بوو چیان دەبێ بیکەن و چەسپاندیان ئیشەکە ئێمەش بە هەموو خۆتی خۆمان ئێستا لەگەڵ ئیشەکە دەڕۆین تا ئەو پرۆسەیە سەرکەوتووکەین. بامان شێوەی هەولێر لە سلەیمانیش سایلۆی سلەیمانی بەردەوامە لە وەرگرتنی گەرمی جوتیاران لەگەڵ بەڕوبەری سایلۆی سلێمانی قسە دەکەم تاوەکو پێم بڵێ توانیوانە بە شێوەیەکی باش پێشوازی لە جوتیاران بکەن و گەرمەکانیان لێوەربگرن و هەروەها چی دەکەن بۆی لە ساڵانی داهاتوودا بەڕێکاری باشتر لە ئێستا بتوانن بەرهەمی جوتیاران وەربگرن و هەروەها ئاخۆ ئەو سیستمی ئۆنلاینی کە ئەم ساڵ دانرابوو تا جوتیاران بتوانن لە ڕێگایەوە نۆرەی
ڕادەستکردنی گەرمەکانیان وەربگرن سەرکەوتوو بە ئەکرێ وەکو بەڕوبەری سایلۆی سلەیمانی پێم بڵێ بزانم ئەم ساڵ لە سەروەختی وەرگرتنی گەرمی جوتیاران کارەکانتان بە باشی بەڕێوە چوو بەخێر بێن سەر چاو وەڵا ئێمە هەموو ساڵێ بەروارێکمان بۆ دیارەکرێ بۆ وەرگرتنی گەنم عادەتەن لە مانگی شەشایە ئەم ساڵ لە سیانزەی شەش دەستمان کرد بە وەرگرتنی گەنمی جوتیاران لەو بەروارەوە هەتاکو ئێستا 130,000 تەن گەنممان وەرگرتووە ئێمە هەموو ساڵێ لەم وەختەیە ئیتر هەموو جۆرە کێشەیەک و هەموو شتێگێتە ڕێگامان بەڵام ئێمە لەخوا بەزیابێ کێشەکان حلەکەین و ناهێڵین جوتیار بۆ نمونە زەرەر بکانایڵێن جوتیار کێشەی بۆ دروست بێ ئەم ساڵیش بە تایبەتی کە ئەم حیجزی موسبەقە کراوە ئێمە کێشەمان بۆ دروست نەبوو لە ڕاستیە ئەمە باسی ئەوم بۆ بکە ینی ئەم بابەتی حیجزی موسبەقی کە باسێک ینی پێشتر نەبوو سەری پێشوەختە بۆ ئەم فەلاحانە زەحمەت نەبوو بە خۆی لە ڕاستیە ئێمە ڕۆژانە 6 سیارە 7 سیارەمان داناوە بۆ حیجزی موسبەق مەسەلەن دە ڕۆژ جارێ حیجزەکەمان بۆ ئەکرێتەوە ئەو دە ڕۆژ جارە کە حیجزەکە ئەکرێتەوانێ طبعاً فەلاح هیوامان هەیە نەخوێنەوارە فەلاحمان هەیە مۆبایلی زیرەکی پێ نییە فەلاحمان هەیە کەس هەر خوێنەواری نییە بەڵام ئێمە هەندێک شوێن هەیە مەسەلەن ئیسینساخەکان کۆمپیوتەرەکان مەسەلەن ئەو شوێنانی کە ئیشەکان ڕیشەکان بۆ ڕایەکەن و کێشیان بۆ دروست نابێ بەڵام هەندێک فەلاح هەیەت بۆ لامانەڵێ بەخوا من کەسم نییە نازانێ بچە بۆ ئێمەش خۆمان ئانێرین بۆ شوێنان بۆ دەرەوە مەسەڵێن بڕۆ لە فلان شوێن لە فلان شوێن بیکە و لەبەروی یارمەتی بین گوناحە ناتوانێت گەنمەکەین کە ناوزانێت چ دقەیەک ئەو لینکە ئەکرێتەوانە چونکە بەدەست بەغایرکردنەوەی لینکەکە کە هاتم بینیم کەسێک لێرە بوو بگەنمی زیای هەبوو تۆش ڕێنمایی کرد کە چۆن چارەسەرەکرێ ئەم بابەتە بۆچی واناکەن کە بەڕاستی فەلاحەکە کە دێتە ئێرە ئەو بەشی خۆی بێنیانی بە چاوڕۆنی زیاتری بنێ بۆی تووشی ئەو گرفتە نەبن و بەڕاستیش ئەنی بۆ ئێوەش نەبێ بە گرفت ئەنی ئەم کێشەیە چۆن چارەسەرەوێ بۆی ئەو فەلاحە حسەکەی خۆی بێنیانی ئەو ڕێژەی کە ئەبێ بێنێ لە ڕاستیە ئێمە ڕێنماییمان بڵاو کردوتەوانێ پیجێکمان هەیە لە فەیسبوک ساڵانە ئێمە ڕێنمایەکان بڵاوەکەینەوە بە جوتیارمان وتووە 1 کیلۆ گەنم زیاتر لەوەی خۆت مەهێنا ئێمە نەبۆت حسابەکەین نا ئەوەیە مەسەلەن بۆیانەوەکەی کە ئێمە بینەوە کێشەیەکی گەورەمان بۆ دروستە بێ بەڕاستی ئەبێ ئێمە لە پێشا گەنمەکە کە ئەکێشین ئەچێ بۆ سایلۆ ئەچێ بۆ بانزەکان لەوێ کە ڕوو ئەکرێ لەوێ پێمانەڵێن وەڵا ئەم کەسە زیایی هەیە کە زیای بێ دیسانەوانێ یعنی کۆمەڵی کێشەمان بۆ دروستە بێ بۆ ئەوەی گەنمەکە بینەوە بۆ فەلاحا مەسەن بۆ نمونە ئەمڕۆ فەلاحێک لەبەر چای خۆتان هاتۆ 320 کیلۆی زیاهێناوە من نەئەتوانم بۆی حساب بکەم نەئەشتوانم بە ئاسانی ئەو گەنمەی بەمەوانێ ئەبێ کۆمەڵێ معاملات هەیە ئەچێتوانێ بقەپان ئەچێتەوە مختبەر ئەچێتەوە استیعلامات ئەچێتەوە بەشی کۆمپیوتەر یعنی ئەبێ من دەستکاری وەسڵ بکەم یعنی کێشەیەکی گەورەم بۆ دروستەکە سەرۆکی یەکێتی جوتیارانی کوردستانیش لە نێو پرۆگرامەکە قسەی بۆ کردم و پێکەوە گفتوگۆمان کرد تاوەکو بزانم کێشە و گیر و گرفتەکانی جوتیاران چین لە ئێستادا وەکو یەکێتی جوتیاران تا چەنددا کۆچیکارێکی ڕاستەقینن لە مافی جوتیارانی کوردستان وەک یەکێتی جوتیارانی کوردستان دەکرێت پێم بڵێ بزانم چۆن هەوڵتان داوە بەڕاستی داکۆچیکارێکی ڕاستەقینە بن لە مافی جوتیاران خۆتان دەزانن ڕێکخراوەکان و بە تایبەتی یەکێتی گشتی جوتیارانی کوردستان وەک ڕێکخراوێکی پیشەیی یاسایی ئەرچی ئەوەیە داکۆچی لە ئەندامەکانی بکە و هەروەها بەگشتی داکۆچی لە سەردەم مافەکانی جوتیاران بکە ئەوەی ئێستا کە هەیە ئێمە دائیمە ڕێکارەکانی خەباتی ڕێکخراوی مەدەنی بە چەند هەنگاوێک دەستپێیەکە هەنگاوی یەکەم بە یادداشت نامەیە ئێمە لەو ماوەیەدا کەوا کێشەی سەرهەڵدانی گەنمی جوتیاران هەیە ئێمە کۆبوونەوەی دووسێ کۆبوونەوەی مەکتەبی تەنفیزیمان کردووە هەماهەنگیمان کردووە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ
ئێمە یاداشمانداوە بۆ هەرسێ سەرۆکایەتیەکە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی حکوومەت ئەو لایەنە پەیوەنددارەکان وەزارەتی کشتتوکار وەزارەتی بازرگانی و داواشمان کردووە لە ئەندام پەرلەمانەکانی خۆمان یعنی ئەندام پەرلەمانەکانی کورد لە بەغدا ئەوانی شاوکار و هەماهەنگمان بن بۆ ئەوەی بتوانین ئەو قەیرانە تێپەڕێنین. ئەو کێشە و گیر و گرفتانی کە بەردەوام ساڵانە هەیە ینی بە ئەم ساڵیشەوە مەسلەی جیاوازی لە وەرگرتنگە نەم جیاوازی نرخ ینی بۆ چارەسەر نابن بەڕاستی لە ڕاستیدا ئەم کێشەی وەرگرتنی گەنمی جوتیارانی کوردستان وەکو نەخۆشیەیەکی درێژخایانی لێ هاتووە ساڵانە ئەوە ڕوبەڕووی جوتیاران دەبیتەوە بۆیە بەڕاستی ئێمە ئەوەندەی هەوڵمانداوە لە کەنارە جیاوازەکاندا ئەوەی تێبینیمان کردووە بەڕاستی جیاوازیەکی یەکجار زۆر زۆر گەورە دەکرێت لە نێوان جوتیارانی کوردستان و باقی جوتیارانی ناوەڕاست و باشووری عێراق لەبەر ئەوەی بۆ جوتیارانی هەرێمی کوردستان هەم بۆ ئینتاجی یەک دۆنەم ڕێژەیەکی کەم دانراوە و هەروەها بۆ وەرگرتنی کۆی بەرهەمەکانیان ڕێژەیەکی کەم دیاری کراوە بۆ هەموو کوردستان ئەم ساڵەکە 400,000 تەن گەنم دیاری کراوە کەوا حکوومەتی عێراق وەری بگری ئەوەش ئەگەر ئێمە ئەوەی پێوانەی بکەین بەوە یاخود قیاسی بکەین لەگەر ئەم ساڵ کەوا ڕێژەیەکی یەکجار زۆر باران باریوە یعنی جوتیار هیچ کێشەی ئەوەی نەبووە کەوا بەروبوومی کەم بێ بە پێچەوانەوە بەروبوومی ئەم ساڵ بۆ تایبەتی گەنم ڕێژەیەکی یەکجار زۆرە بەڵام بەداخەوە حکوومەتی عێراق ئێمە حەز دەکەینێ بە تەواوی ینی بۆمان دەرکەوتووە کەوا ئەم کێشەیە بە سیاسی کراوە. ڕێکخراوی تایبەتمەندی جوتیارانێکەکە لەو ڕێکخراوانەی بەردەوام داکۆچی لە مافی جوتیاران دەکا لەگەڵ سەرۆکی ڕێکخراوەکە هەندێک قسە و گفتوگۆ دەکەم تاوەکو بزانم ڕەوشی جوتیاران لە ئێستادا چۆن هەڵدەسەنگێنێ هەروەها دەبێت چی بکرێتاوەکو کەشێکی لەبارتر بۆ جوتیارانی هەرێمی کوردستان بڕەخسێ لە ڕووی بەروبوومی کوشتتوکاڵیەوە. جەنابتان ڕێکخراوێکتان هەیە بۆ داکۆچیکردن لە مافی جوتیاران دەمەوێت بزانم ینی لە درێژەی کارەکانتان لە ڕێکخراوەکە چیتان کردو بۆ جوتیاران و بەڕاستی چۆن دەتانەوێ داکۆچی بکەن لەو خواستانەی کە جوتیاران هەیەە؟ ئێمە وەکو تایبەت جوتیارانی حیزبی شۆی کوردستان کە بەردەوام ساڵانە چالاکی جۆرە جۆرمان هەیە بەڵام ئەو ساڵ یادداشتێکماندان و سنگەی پەرلەمانی عێراق لە هەولێر بانگەوازێکمان لۆ جوتیاران کرد گرتبوونەوەیەکمان کرد و مافی جوتیار لە بەرنامەشماندایە لە ئایندا کۆمەڵک سەردان و دیدار لەگەر هەموو ئەو ڕێکخراوانەی کە بە ناوی جوتیار هەیە لەگەر دام و دەستگایەکانی کە پایوەستن بە کەرتی کوشتتوکاڵ. ئەوەی کە تێبینیتان کردوانی گرفتە زۆر زۆر ئەساسیەکانی جوتیاران چین بە تابەت لەو سەر وەختە ئێمە لە کاتی ئەوەین کە جوتیاران گەرمەکانیان ڕەدەسی حکوومەت دەکەن. بەێ گرفتەکان زۆرن. یەکەم ئەمە پێمان وایە ئەو گرفتانە هەتاکو و سیستەمی ئۆکۆمڕانی ئێتیمان بە کەرتی کوشتتوکاڵ نەدا گۆڕانکاری بەسەدانێتن گۆڕانکاری لە سیاسەتی ئابووری و کەرتی کوشتتوکانەکە پێم وایە ئەو گرفتانە بەردەوام دەی بەڵام گرفتەرەکان زۆرن. یەگە و ساڵ تەمەشا بکەیت لە کاتی عاسڵاتی گەنم و جۆ بە تایبەتی کە گەنم لە سایلۆیەکانی سەتاسەری عێراق لە بابڕێ لە باشووری زۆر جیاوازترە لە سنووری کە پێی دەڵێن هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان هیچ جیاوازترە لەگەر ئەو سنوورانەیە پێی دەڵێن دەرەوەی ئیدارە کوردستانیا هەرێمی کوردستان لەبەر گرفتەکان جۆرا و جۆرن لە کاتی عاسڵاتی هەر بەرهەمەیەک کۆمەڵە گرفت لۆ جوتیاران دروست دەبیتن هاوسەنجین نییە لە بینی جوتیاران زیاتر حکومەت پشت بە بەرهەمی دەرەچی دەبەستیتن ئەو گرفتانە ئەو ساڵەکەگە سیر بکەی لە باشووری عێراق لۆ هەر دۆنمێک ئاوی 900 کیلۆ هاتیتەوە کە تەسمید بکە حکومە لێ وەرگری بەڵام لە هەرێمی کوردستان ڕێژەکەی کەمترە 95 کیلۆ لە 50 کیلۆ هەیە تا 92 کیلۆی بەڵێ بەڕاستی غەدر لە جوتیار دەکرێت ئەو ساڵ باڵان باش بوو بەرهەمەکە ئاسڵاتی باش بوو بە بەرەکەت بوو بە برشت بوو بەڵام حکومەت غەدی لە جوتیار کرد یعنی ئێستا تەماشاکە جوتیار ئەوە لە کاتی ئاسڵاتی بەرهەمەکەیە یعنی ئەو هەموو گرفتانەی هەیە وەرە دێ سەر گرفتی تر کارەبایە ئەو کارەبایە بڕۆ خەیاڵی
ئەوەی دوایەتەوە وەصلی کارەبای هاتەوە هەیە 10 ملیۆنە 30 ملیۆنە زیاترە ینی ئەگەر هەموو ئاسلاتەکەی ئەو ساڵی بفرۆشی ناکاتن بەس پارێک کارەبای. ئەم دیوەنانی کە دەیبینن ژمارەیەک لە جوتیاران کە هاتوون تاوەکو بەشە گەرمەکانیان ڕادستی سایلۆکان بکەن لە هەولێر و لە سلەیمانی لە نزیکەوە قسەیان لەگەڵ دەکەم تاوەکو بزانم پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت واروها تا چەند ڕازین لەو ڕێکارە نوێی کە دەتوانن بە شێوەیەکی ئۆنلاین ناوی خۆیان تۆمار بکەن تا لە بەردەم سایلۆکان بۆ ماوەیەکی درێژ نۆرە نەگرن و لە بەردەم گەرمای تااقەت پرۆچێنی هاویندا گرفتیان بۆ دروست نەبێت. باسم بۆ بکە وەک جوتیارێکی بە ئەزبوون بزانم گرفتەکانتان کێشەکانتان چییە؟ وڵا گرفتەکانمان ساڵانە جوتیار لە کاتی پێگەشتنی بەرهەمی تووشی ناومێدی دەبیتن بەرهەمی ئەوەندە بەرهەمی هەیەی لێ وەرناژیرە ساڵێ بە ساڵێ وەرگرتنی بەرهەمەکەی کەم دەکاتن بۆ ساڵی ئەو سار کە بەرهەمی جوتیاران حکوومەتی عێراقی لە سنووری خۆی لە ناوەڕاست و خواروی عێراق 950 کیلۆی لە چوارچێوەی پلان وەرگرتووە و ئەوەی زیاتریش لە دەرەوەی پلان بە 500,000 بەڵام بۆ جوتیاری کوردستان 94 کیلۆی داناوە بۆ دۆرمێک. ئەم گیر و گرفتانی کە هەموو ساڵێ بەردەوامە ئێوەی سار نەکردوێتەوە لە ئیشەکە؟ جوتیار ئەگەر وا بڕاتن واز فەلاحەتی دێنیتن لە زوتیاری دێنیت ئەگەر کێشەکان بۆ شێوە بڕوە لەبەرەوەی وەکو کوردواری گوتنی قازان سەری مایە مایە سەری قازان دەخواتن کە بەرهەمە نەبوو دەرەنجامی نەبوو تو ئیشەک دەکەی ئەگەر قازانجیینەکەی ساڵک 2 سال 3 سال مەجبوری وازی لێبێنێ. پێم ناخۆشەکە ئەڵێ قازان سەری مایە خوا بەڵام ینی عیلاجێک لایە وەکو جوتیارێکی بازبوون هەستەکەی چارەسەرێکە بێ کە پێویستە بکرێ بۆی ئێوە لە مۆزوع دەرباسان بێ. عیلاج ئەوەیە ئەگەر حکوومەتی خۆمان حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بداتن یارمەتی جوتیار بداتن گەنمەکەی لێ وەربگریتن لێ نەگەڕە جوتیار زەرر بکاتن ئەوە چارەسەریتی. بە چەند ساعات بەرێکەوە؟ والله تقریبا 2 ساعتێک لانێ 2 ساعتێک ساڵی تر وڵا زۆری زاز بوو ناخۆش بوو هیچ کێشەیەک نەبوو یعنی هیچ گرفتێ نەبوو ئەم سەر ئۆنلاینە بۆ تۆ زەحمەت نەبوو باش بوو ئەسانکاری بۆ کردی ئەوەی ئەم ساڵم بەڵێ زۆر بەگشتی ینی ئەوەی کە سەیری وەزعەکە و کردو ینی ئەم ساڵ بەروبوومی گەرم باش بوو خۆتان لێ ڕازی بوون وەکو جوتیار وەکو جوتیار وەکو باران ڕازی بوون بەس وەکو ئەنجامەکەی زۆر باش نەبوو. بۆچی؟ وڵی باران هە بارانەکە زۆر بوو هەور زۆر بوو بە سەریا هەتاوکەم بوو پێما تاسیریەوە بوو. داواکاری وچی وەکو جوتیارێک ئەین جیاوازی هەیە لە نرخی گەنم لێرە لەگەڵ حکوومەتی عێراقی ینی فەرقەکە زۆرانی ئەمە هیلاکی جوتیارە بە فیڕۆچ ینی قسە چیە لەو بارەیەوە؟ ئێمە هەر فەلاحی وەکو ئەوان بەڵێ هەماش دەگەین هەمان کەس بگەین ینی فەرقێکی زۆر جیاوازێکی زۆر ئەکرێت بۆ ئێمە بەو شێ لەمە وەرگیر بۆ هەم 100 ئێمە 100 نازم نان 20 وەرگیرا بێ ئەم ساڵ باقاتەکەی تری چی لەیەکەنە و گەرمین کە ئەمێنێتەوە؟ ئەمێنێتەوە نازم دەمە ناوە چاوەڕێی بازارڕێم زین بازار چی لێدێ ئێستا تقریبان زەرە دەکا بۆ سانیمڕ لە بازار یان مایەکاریان بە زەرەی فرۆشینەوە بەس بەزفەت بەغاوە ئەوان فەرقجیای زۆرن ینی بۆ خۆیان وایە بوو ئێمە ئەوە تەبان لە حکوومەت هەوڵ بات هەرێم هەوڵ بادە و جیاوازیە نەهێڵێ. خاتو بەگەردیارە جەناب باست دەوە کرد لە شوێنێکدا ئیتر ڕۆڵی ئێوە تەواو دەبێت سەبارەت بەگەرم دەچێتە ئەرکەکە دەچێتە ئەستێ وەزارەتی بازرگانی بەڵام دیسان دەیڵێم ویانی چاویان لە هەوڵەکانی جەنابتانی ئێوە بەردەوام لە تەماس و پەیوەندیدان بۆی بەڕاستی ئەو ئاریشانەش هەڵ بکەن ینی جاری وایە گەنمی جوتیاران دەمێنێتەوە قسە هەیە لە زانیاری لە جەنابیشتان وەرگرت پێشتر کە قسە هەیە و هەوڵ هەیە بۆی کە وە بەرهێنان بکرێ بەم گەنمەوە بنێردێتە دەرەوە
ئەو کارگانی ناوخۆ بۆ ناچار بکرێن بۆی ئەم بەرهەمانەوە بگرن بەگشتی لەم نێوەندەدا ڕۆڵی جەنابەت چییە؟ من لە دوسێ هەفتەی ڕابردوودا راپۆرتێکی تێروتە سەلم بە تەواوی داتا و زانیاریەوە بردە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان سەرجەم گرفت و کێشەکانم خستۆتە ڕوو لەنا ئەو راپۆرتەدا و لە هەمان کاتیشدا پێشنیار بۆ چارەسەر خستومانەتە ڕوو لە ئەنجومەنی وەزیران دەردەشەی ئەوە کرا کە ئێمە دوو کۆمپانیا هەیە لە هەرێمی کوردستان ئەو دوو کۆمپانیایە بە پێی قەرارێکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ دەستەی وەبەرهێنان کار دەکەن بۆ وەرگرتنەوەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان لە دوای مەرحەلەی تەوابوونی سایلۆی عێراق کۆمپانیاکان دەست دەکەن بە وەرگرتن بەڵام بڕی گەنمەکە لەگەڵ سعری گەنمەکە دەستەی وەبەرهێنان لیژنەیەک هەیە کە ئەندامی ئێمەشی تێدایە وەزارەتە پەیوەندیدارەکان ئەندامەتیان هەیە لەوێ دیاری دەکرێت کە چۆن دەست پێ دەکات بە چ بڕێک و بە چ سعرێک وەردەگیرێتەوە خاڵێکی تر بریتی بوو لەوەی کە کۆمپانیاکان درگیان بۆ بکرێتەوە کەرتی تایبەت بۆ ئەوی بتوانن ئەو گەنمەی دەمێنێتەوە لە دەرەوەی سایلۆ وەری بیکردنەوە لە ناو بازاردا و جارێکی تر بە بازار بکرێتەوە لە بازارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان من دڵنیام بۆ ئەوەیان لەوانەیە گرفتێک دروست بێ لە بەرەوەی کە گەنمی ئێمە دەبێ منافەسەی سعری بۆرسەی عالەمی بکەوە سعریش لە عێراق وەرێمی کوردستان ئەوەی کە حکوومەتی عێراق وەری دەگرێتەوە سعرێکی مەدعومە پاڵپشتی کراوە یعنی لە هیچ وڵاتێکدا بۆ سعرە گەنم وەرناگیرێ لەبەرەوە کەمترین جار گەنمی عێراق و هەرێمی کوردستان توانیوێتی بچێتە ناو منافەسەی بازاڕی جیهانیەوە بۆ فرۆشتن بۆیە ئەوەی کە دەمێنێتەوە بە دڵنیاییەوە لە خوار سعری مەدعومەکە لە بازاڕی ڕەشدا مامەڵی پێوە دەکرێت کە ئومێد دەکەم دەرگای بکاتەوە بۆ هەناردەکردن بۆ دەرەوەی وڵات زۆر باشە کەواتە دەمەوێت دانی ئەگەر قسەیەک یاخود پەیامێکی دڵخۆشکەر هەیە بۆ جوتیاران و پلانی ساڵی داهاتووتان بۆ ئەوەی کە زیاتر بە گڕوتینەوە بەردەوام بن و بەڕاستی کەرتی کوشت و گاڵ زیاتر بەرەو پێش بچێت پەیامی ئێمە بۆ جوتیارانی خۆشەویست ئەوەیە بەڕاستی ئێمە خەمخۆرین وەکو خۆیان من دڵنیام ئەوەی کە لە نزیکەوە منی ناسی بێت و ستافی وەزارەتی بینی بێت دەزانێت کە ئێمە خەمخۆرانە داکۆچیمان کردووە و شەڕی دەستەوی خەمان لەسەر کردوون بۆ ئەوەی کە مافەکانیان بپارێزین ساڵانە لە دیاریکردنی بڕی وەرگرتنی گەنم و ئێمە هەموو ئەو دەکرێت بڵم تەموو مژەمان ڕواندەوە لە ماوەی کارکردنمان کە لەسەر وەرگرتنی گەنم هەبوو لە هەرێمی کوردستاندا کە لە ڕابردوودا کۆمەڵێک بیانووی جۆرا و جۆر دەهێنرایەوە بۆ جۆری ئەو گەنمەی کە تەسلیمی سایلۆکان دەکرا لە ئێستادا ئەوەی کە ماوەتەوە جوهدی خۆمان بخەینە گەڕ لەگەڵ ئەو لیژنەی کە لیژنەی دانوستانی حکوومەتی هەرێمە لەسەر قانونی موازنە بۆ ئەوەی کە بتوانین بڕی تەخسیسکراوی پارەی دیاریکرا بۆ کڕنەوەی گەنمی جوتیاران لە نەفەقاتی حاکیمە زیاد بکەین تاوەکو بتوانرێ بڕی زیاتر لە گەنمی جوتیاران لە عێراقدا وەربگیرێتەوە. کاک نەوزادیارە تۆ بە وردی تیشکە خستە سەرم بابەتەوە گومانیش لەوانیە کە مە غەدرە بەڕاستی لە جوتیاری هەرێمی کوردستانەکرێ ئەشێدیان دەکرێت و بەدیلتان هەبێ بەڕاستی بۆ ئەم بابەتە پلانتان چییە بۆی بتوانن یانی لە دەرەوەی بەغداش بە بازار بۆ ئەم گەنمەی هەرێمی کوردستان پەیدا بکەنەوەی کە دەمێنێتەوە دوایی کەڵەکە بێت دەبێ بەڕاستی هەوڵ بدەن بۆی حەقی جوتیار نەفەوتێ چیتان کردو بۆ ئەم بابەتە بەتاکید ئێمە نەوەستاوین دەسەوەستانیش دانانیشین ئێمە لەگەڵ ئەوەشدا کە ئەوە بێئومێد بینەوەی کە عێراق بۆ شێوە تەعاملمان لەگەڵا دەکات و لەو بڕەمان زیاترمان بۆ وەرناگرێ لەسەر لە کابینەی نۆهەمدا لە کابینەی نۆهەمدا دوو کۆمپانیا نیشتیمانی دامەزرێنراونێکی گیان سلێمانێکیشیان لە هەولێرە ئەم دوو کۆمپانیا نیشتیمانی بەڕاستی دوو کۆمەڵگای دوو کۆمپانیا متەکاملن سایلۆیە گەرینە کارگەیە و لە هەمان کاتیشا ئاشە بۆ هاڕینی ئاردەکە و کۆگاشیان هەیە بۆ هەڵگرتنی گەنم ئەم دوو کۆمەڵگا ئەم دوو کۆمپانیایە ئێستا لە دوای ئەوەی کە ئێمە تەسویق تەواو دەکەین لیژنەیەکی باڵا لە حکوومەتی هەرێمی کوردستان پێکهاتووە کە دەستەی وەبەرهێنانی تێدایە وەزارەتی بازرگانی تێدایە کە ئێمە نوێنەرایەتی دەکەین وەزارەتی کشتوکاڵیش تێدایە ئەم لیژنەیە لەگەڵ ئەو دوو کۆمپانیادا دانیشین ساڵانە لەگەڵیان گفتوگۆ دەکەین نرخێک بۆ گەنمەکە دادەنێن بۆ وەرگرتن و بڕی گەنمی وەرگیراویشیان پێ دەڵێن دەبێ ئەوەندە ئەوگەر هاتە لاتەن ئەبێ ئەوەندە وەرگرن بۆیە لە گرێبەستەکانی خۆیانە لەگەڵیان تێدایە کە پێویستە ئەوان هاوکار بن لە وەرگرتنی گەنمی جوتیارن ئەو گەنمە کە دەمێنێتەوە لای جوتیار پاژەوەی کە لە سایلۆکان وەرەگیرێ بۆیە ئینشاءڵڵا لە کۆتایی پرۆسەی تەسویقا لەگەڵ ئەواندا دانیشین و هەم نرخ دیارەکەین بە مشتەرەکی هەمیش بڕی گەنمی وەرگیرا و دیارە دەکەن ئەمە یەکێکە لە پلانەکان پلانی سێهەممان کە جەنابی سەرۆکی حکوومەت زۆر مهتەمە پێی داوای لە دەستەی وەبەرهێنان و وەزارەتی کشتوکاڵ و وەزارەتی بازرگانی کرد کە لەگەڵ کۆمەڵی بازرگان گفتوگۆ بکەن ئامادەیی دەرببڕن گەنمەکەی تر بکڕنەوە لە بازار ئەم گەنمە کە دەیکردنەوە ئێمە ژووکو حکوومەت ئاسانکاریان بۆ بکەین بۆ ناردن دەرەوەی گەنمەکە کەواتە بەم سێ پلانە ئێمە هەوڵ ئەدەین کە تۆز ناڵێن نە 100% بەڵام ئەڵێن لە بەشێکی کەمی ئەو معاناتەی کە جوتیار هەیەی لە ساغ نەبوونەوەی گەنمەکەی بتوانین بەوە چارەسەری بکەین
کاک نەوزاد دیارە مەبەستمە باسی ئەو جوتیارانە بکەین کە دەکەونە دەرەوەی ئیدارە هەرێمی کوردستان ینی ناوچەکانی دەرەوەی ئیدارە هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەمان دەکەن و ئەمانە جوتیانی خۆمانن بەڕاستی پێویستە ڕەچاوی لا کۆماندۆ بنیام کرێوانیش دنیای گیر و گرفتیان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتە دەکەن؟ وڵا بەداخەوە ئەوە شەریەکە لە گرفتەکانی بەردەم جوتیارانی خۆمان کوردستان و دەرەوەی ناوچەکانی دەرەوەی ئیدارە هەرێم دیارە ساڵی ڕابردوش ئەو کێشە هەبوو حکوومەتی عێراقی لە کاتی وەرگرتنی گەنمەکەدا یەکسەر قەتعی دەکات دەڵێ نابێت گەنمی گوێر و مەسەن دیبەگە بێت بۆ مەخمور ئەی باشە نەیە بۆ مەخمور و نەیە بۆ هەرێمی کوردستان کەواتە ئەو بڕەگەنمە کوردی هەردوو جەژنابن یان لە منطقەی شێخان مەجموعەی منطقەی مادەی سەوچل هەیە کە ناتوانن بچین بۆ مووسڵ ناتوان لای ئێمە ژۆریگرن بۆیە ئەوش هەل لە چوارچەوەی ئەو ڕاستپاردانەی سەرۆکی حکوومەت پێی وتین کارچیتان کردووە هەوڵ بدەن ئەو جوتیارانە ڕنج بە خەسار نەبن ئەمە شتێکێکە لە خەمخۆلەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو ناوچانەی دەرەوەی ئیدارەی هەرێم کە ئەوان حکوومەتی عێراقی گوێی پێ نادەدان بەڵام ئێمە توانیمان گەنمەکان وەرگرین لەسەر چ حسابی چی لەسەر حسابی ماندووبوونی فەرمانبەرەکانی خۆمان یەک فەرمانبەریان لە مەخمور و لە ناوچەکانی ترەوە نەهێناوین لەسەر حسابی ئێمە گەنمەکەی خۆمان لە کوردستان وەردەگرین بەدەر لەوە گەنمەکەی ئەوانیش وەردەگرین و لەلای خۆمان حجزی دەکەین و دواتریش بە ڕسمی دایاندێنەوە. چۆنی قوربان کاکە بەخێر بەسەر چاوم گەرمەکە ڕادەست کردووە ئەوە گەرمەکەمان ئەمە سڕەمان گرتیا 6 مانجێ ئەوڕۆ 5 مانجەیە بەیانی سەرەتا بەیانی سرەمانە گەرمەکەمان لا باشە کرد ئێستا ئەولا قانونی تەسمیری سالی دەکەن سەرەکەی دەکەیتەوە سەرەکان ڕێک و پێکە بە نیزامە باش لە سەرەکەی ڕازی لە سەرەکان عیبینیا وەکو سەرسارەی سالی و مەغبور یاسکۆ سالی و مەغبور گەندەری زۆر لێ دەکرا باشە گەندەڵ یەکرێت گەندەری لێ دەکرا باڵۆ جۆرمەوە سالی و مەغبور بە سڕە گرتن بوو ئەم بخۆم سنووری ئەوەی نعیە کەندێنامە دیبەگەمە فلا عمار نقول يا توي دك مدرسة من فلا 10 سميشم لبوي كان دري دك أو على فاني أو اللي قال لي دك أنا ناوي درك أولا تنسيق أنا قبل رسالة أونيا أول ليرة أنا لو خوش أونيا أما فلا عيف لا قال ما كيدي أنا سوخي دما نفس صار دما اسمي دا يا رفض ذكرى بنمونا 2020 قال أما ليه الرابط ما تلعب فري ما تلعب فري بارليا ولا قلتين استاكش حكومة منطقية من دريك باش دان او يكين 900 كيلو دا دين يك 50 كيلو دا بس بلان دون عيد بارك دوها نعيه كان دي بقى لقى غوري فرقيه غير 900 كيلو دا دي بقى بس فرقيه يعني فرقيه اما اصلا بقول له تجمو اما 52 دولم روبل زي 100 6 كيلو ما قد 52 دولم زي 100 6 كيلو ما قد ليكم دا هر دولمي بيست وشتاوش كيلو جاية. خطش مكريه بخوم لقويري كم كابلا عالم مكريه ولا خطة مكريه بشوش مليون ديناري. خطة مكريه قلنا بيتسمي كذا كابلا تشيل دولمي هو 6 ديناري. أنا كان 900 كيلو بالريال. باقياتك تشيليه كوي كانت. باقياتك بس بالو جرم حكومات كميدانية. أما مثلا 6 أنا قلنا بيها. 6 أنا قلنا بيها 6 ديناري. باقياتك هو بالملو بدل ما يورو ذكرتهم خطتك مكريه 6 خواوش ب 6 مليون وعفتها زادناري 6 مليون والله ب 6 مليون وعفتها زادناري كيف بس منو كذا اويت كا باقي كده بيام بدينا مري يعني تبي بازاير رشان فرشكن حكومه قوتي ورده لا شركه وكومباني وش صار قيوان داس ورده او شيء نكد گەرمەکە ڕۆ کرد بەڵێ چەندتان هەبوو 4 تەنی عێراقی ئەی خوای گەورە زیای کە ئیشەڵا گیر و گرفت نەبوو لە سایلۆکە باشە گیر و گرفتەکان هەنێک هەبوو هەمووی چارەسەر کرا شتێکیشە هەبوو ئێمەش هاوتمان هاوکاری بکەن بە گەرمی زیاو هەبوو دەمەکەن بەونە بەسەرمان لە ماڵم باشە بۆ زیاتانێ نابوو ینی ناتوان پێشە قەپانیکە دوو جامان ڕۆ کرد اینجا هێشتا هەر 300 کیلۆ زیاو هەر جێ هەبوو دوای دوو جاریش ئێستا هەڵ بوو کێشەکەەوە نییە ماڵی میدیراوی بۆی هەڵ کرد ئەی ئەم ساڵ ئەم سەری پێشوەختەیە کە ئەیکەن بە وەڵڵای ئەمە باش بوو بۆ ئێوە ئەم سەرێ عیبی نییە بەڵام یەک شتمان هەیە لە مدیر دەی ئەم هۆدە زۆر ناڕەحەت ئیشی ڕۆتیناتی دارێکەی هەیدی لەوانەیە دەسەڵاتی ئەویش نەبێ بیناکە بچوو بێ ئەوەی کە ئەم ژوورەکەمی کاتە شوێنێکی باشە و بیناکەتان بۆ بیناکە نا مەسەلە بیناکە نییە ئێستا من یەک کتاب پێ وازام هۆدەی وایە 3 جار شوو تەوێ ینی لە یەک شوێنە ئیشەکانە بۆ ڕای بکرێت ئەکرێت لەوانێ بکرێت بەڵێ باش لە 6 هۆدەکە بکەن بەسییان نەخۆ ماڵی نابێ ئیشەکانی باشەوە جارە خاز ئیشی ئیم ساڵیان زۆر مەزبوطە کەس چاوەڕێ هیچ ناکە ئەو ڕۆژەی دایەکەی تۆ گەڕێیتەوە کاک میران دیارە زۆر بەوردی باسی ئەو میکانیزمانەت کرد کە ئەم سایپارە وتان کردۆ جێگەی دەستخۆشیە چکە بەڕاستی جوتیار ماندوون من لە ساڵانی ڕابردوو دەمبینی کە گرفتی گەورەی جوتیارەوە بوو بە زەحمەت گەنمەکەیان لێ وەردەگرێت بەڵام دەکرێت هەموو شتێک باشتر بکرێت چاکتر بکرێەوە شتی باشتر بێتە پێش
حەزەکەم ینی پێم بڵێ کە دەبێت چیتر بکرێ بۆی ئەم میکانیزمە خێراتر و باشتر بکرێەوە لە پاڵیشیدا میکانیزمی سیفکردن و هەڵگرتنی ئەم گەنمە بە شێوەیەکی سەلامەت و تەندروست و ستانداردە؟ بڵێ ئەگەر بابەتی میکانیزمی ئیشەکە باسکەین ئێمە وەک سایلۆکان با بڵێم ئەگەر ئێرە لەگەڵ ساڵانی ڕابردوو بکەین 360 دەرەجە میکانیزمان گۆڕیوە تاوان بە شاهدی براجوتیارەکان ئەوە هەوڵماندا بە هەموو شێوازێک لە شێوازەکان میکانیزمەکە ئاسانترکەین ڕۆتینەکە زۆر کەم بکەینەوە بە زووترین کات من گەرمەکان لێوەرگرم ئەو بابەتێک ئەگە بتوانین چۆن تەوری پێ بکەین بۆ مستقبل ئینشاڵە مستقبلێکی نزیک چونکە تۆ تا ئێستا وەردەگری چەماکە دەڕوا دەست پێ دەکەیت و خۆت ئامادە دەکەین ئێمە دەتوانین هەمانجێ بکەین لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ میکانیزمێک دانین بە شێوازێک بێ بتوانین ئەوەی لەوێ بکری لە فەرمان گشت و کاڵیەکان باشە لێرە مباشرەتەن دیار بێ لای ئێمە لەوانەیە ینی هەوڵ دەدەین ینی فکرەکە ئەوەیە کە ئێمە بتوانین خەڵک ئەوە نەمانونەیە بڕوا بێن یەک جارە لێوێ ئیشەکە بکری و بێتە بە ئۆنلاین بێتە ئێرە سیستەمێکیان بۆ دانین هیچ هەڵەیەک لە هیچ شتێک نەبێ چونکە یەک هەڵەکە بکرێ لە لای من یان لای ئەوان جوتیارەکە لەوانەیە ڕۆژێک زیاتر ببینێتەوە ئێمە شەڕیەوە دەکەین هەر سیارەکە هات و بیبینە ژوور و گەرمەکەی لێوەگرین ئەگەر بێت و بابەتی سیفکردنەکە چۆن دەبێ ئێمە وەکو نیزامی ئێمە لەسەر ئاستی پارێزگای هەولێر دوو سایلۆ نیزامیم هەیە قەبارەی ئەمبارکردنی و سیفکردنی بە شێوەیەکی نیزامی 180,000 تۆنە بەڵام ئێمە ساحاتشمان هەیە ساحاتی پێدەڵیانی لەسەر سەبی کۆنکریتی دایدەنین بەڵام خۆی ئەمەیان دەبێ پێشەوەی باران ببارێ زوو بدەین بە ئاشەکان بۆ نمونە پار من زیاتر لە 50,000 تۆن گەنمم مابووە لەسەر ساحات ئێتەوان بارانش نزیک دەبێتەوە تا ئێمە تەوا دەکەین دوای مانگێک دوو مانگ با بڵین ئەگەری باران بارینی خاستن ئەنوائی جەوی ئێستا زۆر گۆڕاوەکو جاران نەماوە سەراحەت بۆیە ئێمە 50,000 تۆنمان دای ئاشەکانی نینەوە مووسڵ چونکە ئێرە وەکو هەولێر ئەو گەنمەی دەیدەین بە ئاشەکان 19,000 کەمە بەشی نەدەکردین مەترسی هەبوو ئێستش نووسراون بۆ بەغا کرد وتمۆزعەکە ئاگادار بن بەو شێوازەیە دەبێت ئێوە حساباتی خۆتان بکەن کە ئێمە ئەم بڕەگەرمەی کە وەری دەگرین تەواو دەبووین لە زووترین کات ئێمە ئەو گەنمە بدەین بە ئاشەکان. نەسرین خاندیارە من سایلۆکەی جەنابتانم بینی لێرە شوێنێکی ڕێکوپێک و سەردەمیانەیە بەڵام دڵێم هیچ شوێنێکیش بێکەم و کورتی نییانی گرفتەکانتان چین و بەڕاستی حکوومەت چۆن هاوکارە لەگەڵتانە بە تایبەتیش بەغدا چونکە دەزانی دەم گەنمە حکوومەتی بەغدا و ناوەندی سەرپەرشتی دەکات ینی هەوڵتانداوە بۆی کە پەیوەندێکی باشتانە بێت و گرفتەکانیشتان بۆ چارەسەر بکەن لە ڕاستیدا ئێمە پەیوەندی سەرەکیمان لەگەڵ بەغایە ئێمە ساڵانە ئەو بڕەگەنمی کە بۆمان دیاری ئەکرێ بۆ نمونە لە بۆ کوردستان کە ئەم ساڵ 400,000 تەن دیاری کراوە 292,000 داخل الخەتەیە 108,000 خارج خەتەیە لەو بڕە ئێمە 161,000 بەر شاری سلێمانی و شاری هەڵەبجە کەوتووە ئێمە لەو بڕە دوو نەوع وەرگرتنمان هەیە وەرگرتنی یەکەمیان بە 700,000 وەرگرتنی دووەم کە خارجی خەتەی بە 500,000 خارج خەتە ببوورە ئەگەر ڕوونتر خەڵک تێبگا خوان و فەلا هەر بە خارج الخەتە و داخل الخەتە تێگا یعنی دەرەوەی ئەوە و دەرەوەی بڵێن ئەو خەتەی کە مثلەن دانراوە مثلەن وتیان ئەبێ هەرێمی کوردستان 292,000 وەرگرێ 292,000کە وتیان کەمە وتیان باش ئێمە 108,000تان بۆ زیاکەین بەتانەکەین بە 400 بەڵام بە نرخێکی کەمتر ئەها بڵێن بە 500,000 ئەوەی کە 500,000کەی زۆر بە کەمیەت بۆمان بڵێن فەلاحێک 10 تەنی هەیە 2 تەنی ئەبێ بە خارج الخەتە ما باقیەکەی داخل خەتەیە بە 2 تانەکەی ناهێنێ ئەچی فرۆشێتەوە یان شتێکی باشتریان ڕگاتەوە بەڵێ لە دەرەوە ساغێکاتەوە ئەڵێ قازانشترمە بەڵام زەرەرێکی یاوە ئێمە لەگەڵ بەغایە قسەمان کردووە چەندەها جار لەگەڵ کێشەکان کێشیان بۆ دروست کردوین بەغا حالیان ئەمڕۆ کێشەیەکی گەوریان بۆ من دروست کردووە بەڵام بە هەر چۆنێک بێ من ئەتیساڵم کردو بە مدیرعام باشن هاوکارن لەگەڵتان ئێستا بۆ دباسەکەم ئەمڕۆ ئەو کێشەیە مەسەلە مدیری تەسویقەیە لە بەغا کە ئەیود نابێت و ئەو گەنمە لە ساحەیە ڕۆکەی
ئەبێ ئەو گەنمە مناقەلە بکرێ بۆ سلێمانی منی شتم بە هیچ شێوێک جوتیاری کەلار ناتوانم بێنم لە سلێمانی گەنمەکەی لێوەرگرم بەڕاستی 16,000 تەن گەنم زۆرە ئێمە خۆمان لە کەلار بەنکەرمان دروست کردووە بۆی جوتیارەکە نەکەوێتە کێشە لەوێ لی وەرەگرم و دوایی تۆ لێم وەرگرەرەوانێ ئەیود نابێ لەبەرەوە ئێمە ئەتیساڵمان کرد بە مدیر عامی بەغاوە لەگەڵ کاک نووری حەیدەر کەرعاوی بەڕاستی وتی بەسەر چاو یەکسەر مشکلەکەی بۆ حلکردم و تی وەریگرن یعنی ئێمە ڕۆژانە کێشەیوان بۆ دروستە بێ بەس من لەخوا بەزیابێ باش حلیەکەم بۆیان خزمەتی جوتیارەکەم کەواتە نەسرین خانیانی پلانتان هەیە بۆ ئەوی کارەکانی ئەم سایلۆی باشتر بکەن و لە ساڵانی داهاتوو میکانیزمی باشتر بەکاربێن بۆی بەڕاستی فەلاح بتوانە لە زووترین کاتە گەنمەکەی ڕادەست بکەوە بەڵکم جهد و تەقەلایەکی شەبێ بۆی کە ئیشەڵام ڕێژەی گەنمە زیاتر کرێ بۆی جوتیار بەشخۆرا و مافخۆراو نەبێ وەڵی ئێمە ئەلحەمدولیلا سایلۆکانی شار سلێمانی ئێمە 6 سایلۆیە هەر 6 سایلۆکە سەر بەم بەڕێبەراتی خۆمانە یعنی ئێمە هەموو کارەکانی ئەوانیش جێبەجێ ئەەکەین بەڵام ئێمە تەنها کێشەی ئێمە کەمی پارەیە کەمی ئەو بڕەپارەیە کە بۆ ماس خەرجەکرێ بۆ نمونە ئێستا من لە کاتی وەرگرتنی گەنمام بۆ نمونە ئێستا کاک بەختیاری سی سادق کە سایلۆی سی سادقمانە تەلەفۆنی بۆ کردوم ئەڵێ نەسرین خان ماتۆڕێکمان سوتاوە بای 7 ملیۆنە من بڕێ پارەم بۆ دیاری ئەکرێ ساڵانە لە تەسویقا بڕوا بێ من دوای تەسویق پارەکەش وەرناگرم یعنی ئەوەنە پێ ئەچێن بڕوا بێسە نەستێمان وەرنەگرتو ئەمڕۆ نەستەکان بۆ کردوین بە دوو بەشەوە بەشێکیمان وەرگرتووە من پێویستمان بە ئەم ڕۆتینە ئیدارە وەڵا لە یعنی حکومەتی هەرێمی کوردستانە یعنی ئێمە نین یعنی هەموو حکومەتی هەرێمی کوردستانە گرێتەوانە یعنی بێ ئەوان لەو کاتی وەرگرتنی گەنما بە تایبەت ئەبێ یارمەتی سایلۆکان بن کێشەی زۆرمان هەیە بۆ نمونە من ساڵانە گەنم ئەمێنێتەوە لە سایلۆکانە بەغا کێشەم بۆ دروستەکە گەنمەکەم نابە بۆ ئاشەکانە چه گەنمی کەرکووک و دووز و ئەمانە تازم بۆ هێنێ بۆ ئاشەکانی سلێمانی بەڵام گەنمەکەی خۆم نابا بۆ ئاشەکان بۆی بەتاڵ نەبێ و سبێنێ بڵێ ئێوە جێگەتان نییە گەنمتان بۆ ئەوە نەتان بۆ دابینەکەمەڵێ 400,000 جێ بێتەوانەی تر جێگەتان نییە کێشەکە ئەوەیە ینی مەسەن بۆیە 400,000 بۆ شاریس بۆ هەرێمی کوردستان دانێڵێ تۆ لە بانزەکان تا لە بانکەرەکان تا بەس جێگەی ئەوەنەوە هەیە بۆیە ئەوەنەوە بۆ داانێ لەوەیە کاتێکا شوێنی شێ لە کاتێکە ئەتوانێت شوێن بۆ من بکاتەوانێ ئەو حسانی کە بۆ ئاشەکان دەرەچێ ئەتوانێت لە ئاشەکانی لە سایلۆکانی منەوە دەری کابی بە بۆ سایلۆکان بۆ ئاشەکان کابی کا بە ئارد بەڵام نایکا بەخە ئەچێت هینی کەرکووک و تازە و ئەمانە بەتاڵەکە و ئیمنیش ئەمێنێتەوانێ بۆی لە کۆتایی وەرزا بڵێ ئێوە جێگەتان نیە و بێ هەر ئەوەنە گەنم وەرگرت چۆنی برام ئەحواڵ گەرمەکە ڕادەست کرد بەێ الحەمدلله پرۆسەکە چۆنە بەلاتەوە لێ ڕازیت الحەمدلله زۆر ڕازینەوە هیچ عیبەچنی ئەو ساڵ ئەو سەرێ بە ئەلکترۆنی وەردەگیرێ بۆیەوە زەحمەت نەبوو بە قورعان بەنسبەتەمە باشە مەساقی مەزبەت فەلاعان ئەو فەلاعی نەخیندەواربی و چکعاتەن تینی بلين نخيل وار فلاعن كمتر لو أن شنو هذا بي والله هذا مشكلة مطبقي هي مثلا أو رومنا على كتابكم هنايا كتابكم شيء سيتنا تسلم هنايا باقي كي مايا باقي كي حتى استورد جلاب هيك سعر استدبي دبي سيزة شنو بكيوا تزيل كيو نوي تزيل كش من ديارني روجي دوز دقة دقة دبتو قبض دبتو بعم باشا بروسكا باش الحمد لله قالك باش لو من باش اقصد يا لسرو جوازي هي لبيني ايرو عراق ذاك لسر رجي قضيه جوازي زوره بلى قضيه جوازي خمله ذنوب بيننا وراس علاقه ايش ما ذاك اللي بلى اوان هر دول ما تنكر ربع كان له هاد بوا لير كان له هولير نوت سيشلون له تو دولمي يعني فرقي إلو ماري خويا زور زوره ئەمە گەرمەکەی جەنابتە لێرە ڕاوگرتووە ڕووکەرە کامێرەکە چاوەڕێن فاسمانی وەرگرن ئیش و کارەکانی ناو سایلۆکە چۆنە وڵی عیبی نییە بەس ئەوەنە نەک داواکاریم پیان هەیە ئێستا هەتاوەکو سەرە وەرنەگری یعنی هینە نانێ ڕەسید ئەوە بۆ ئاسانکاری بۆ ئێوەیە تۆ ژۆ بگرێت ئێستا من سەرەی تراکتۆرەکەم لە هینانووسی لەمەی کۆمپیوتەر ئەمەی کە بە ئۆنلاین کە چوم ڕەسیدەکەم وەرگرت جێی نەبووە کردە بە باڕەڵگرێکی گەورە ئەنج حدیثان هاتمەتەوە لە ئەو پیاوە ڕقەمی سیارەکەی بۆ گۆڕیوم لە تراکتۆرە کردومەتەوە تۆ خۆ نازانی بەشە گەنمەکە و ماشەڵڵا جێ نابێتەوە لە تراکتۆرەکە کاتی لێکەن ئێستا لەوێ مەقسەد دووەن من بۆیان نەنووسیوی بەڵێ لەوێ کە نووسراوە لی تەرکەکەن زیاوەکە نازای چێنەکە
ئێستا خۆ لە بەڕێز مدیر پرسە پێێتەڵ یانی لیان تەرکردوە لەوێ لە سراعە تەنادا لە بەغاوە لە شوێە یعنی لیان داگرتووە لە ئەو تۆ چەند دوێنە بۆ نووسراوە لی کەم کراوەتەوە تەنازای بیزە بە چەنە بۆیەتەوە من دیسان هاتوومەتەوە سەرەکەم بەگشتی باشە شتەکان ینی نەوەڵی عیبی گلەیتان نییە وڵی ئێرە هەر زوش شەی نەبووە هەر باش بووە ئەرە بەخۆ وەکو بەرهەمی گەنم لەی ڕازی بوون ئەم ساڵ بە حکومیان باران و بەخوابەت ئێرە خۆی ئەم منتیقانە تۆ حەزی زۆر لە باران نییە لەبەری عەرزەکانی ینی مێرگە ینی زیاتر وەک بۆ گەرمیان باش و بارانە زۆرە بەخۆ زۆرمانێ بەس وەرناژیرێ بەداخەوە کێشەیەکی گەورەیە بە هەڵکرێ 150 دینار بۆ کرێی سەماد و بۆ ئەمانە بۆ 350 ئارە بەخوا گەن تەنیما بە 350 وڵی زەرەری کردووە یعنیوانێک کە یاوە بە فرۆشتن ئەینە بە بۆ سایل و عیبی نییە کاگاتین جەنابەت باست کرد کە ئەم بابەتە سیاسیە و جەنابە وەک جۆرێک لە سزای بینی ینی بۆ بابەتێکی ترە بەڵام بەم ڕێگایە بۆ نمونە لەوانەیە جۆرە لە جۆرەکان دژایەتی جوتیاران بکرێت ئێخۆ ئەگە لە ڕاستیە بۆ جەنابەت ئاماژەت پێکرد ئەوانەی کە کار بەدەستن لە بەغدا و کوردەکانی خۆشمان ئەگەر ئەم کێشەیە چارەسەر نەکەن کارتی کشتتوکاڵ بەرەو چۆ دەڕوات بە تایبەت بابەتی گەنم لە ڕاستیدا هەوڵ درراوە بەرام هەوڵەکان وەکو پێویست نەبووە زۆر جددی نەبووە لەبەر ئەوەی کێشەکە ئەوەندە گەورەیە ینی بەلایەنێک و دوولایەن چارەسەر ناکرێت یان تەنها برین بە پەرلەمانتارەکانمان لە بەغدا چارەسەر بکرێت کێشەکە وەکو وتمان کێشەکە بووە کێشەیەکی سیاسی بەڵگەشمان بۆ ئەوەیە بۆ جوتیارانی باشوور و ناوەڕاستی عێراق هیچ بڕێکیان بۆ دیاری نەکراوە برێن ئللا ئەوەندە ڕادستی سایلۆ بکەن تەنها بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە ئەو ڕێژەیەکەوە 400,000 تەنگەنەوە عێراق پێویستی ساڵانە پێویستی بە نزیکەی 6 ملیۆن تۆن گەنم هەیە بۆ ئەوەی بیکاتە ئارد و دابشی بکە بەسەر هاوڵاتیاندا باشە ئێمە لە هەرێمی کوردستان خۆژمارەی دانیشتوانی هەرێم ئێستا زیادی کردووە ئێمە 4 پارێزگاینە ناکرێتن لە 4 پارێزگای تۆ بێی 400,000 تەن دیاری بکەی برێ بەشی تو ئەوەندەیە باقیەکەی دیکە جوتیار دەبی لە بازار بیفرۆشتەوە بە نرخێکی زۆر کەم کەوا جوتیار تێیدا زەرمەند دەبیتن ئەگەر ئەو پرۆسەیە بەردەوام بیتن کەوا مەبەستیشیانە بەدەستی ئەنقەس ئەوە دەکەنێ دەیانەوێ کشتتوکار لە هەرێمی کوردستان بەرەو پوکانەوە بڕوە کە کشتتوکار بەرەو پوکانەوە ڕۆیی بێگومان ئێمە تووشی ئەوە دەبین قەیرانی ئەمنی غیزایی دەبین هەوڵەکانی شەموو بۆ ئەوەیە بەڕاستی بەداخەوە ئێمە سیاسەکانمان لە هەموو لایەنەکان لە حکوومەت دەبی ئەدرک ئەبە مەترسیە بکەن کە سیاسەتی ئەمنی غیزائیمان کەتە خەتەر هەموو ژیانمان دەکەوێتە خەتەر چونکە گەنم یەک لە مادە ئەساسیەکانی ئەمنی غیزائیە گەرمەکە ڕادست کردووە؟ بەڵێ چەند حەسە دەبوو؟ والله تقریبا 500 تەنم بوو ئای باقاتی ئەو گەنمەی تەچی دەکەی؟ دەوی لە بازار ڕێژی فرۆش پارەکە بۆتان؟ والله 270 تا 300 بۆ دەکات ئەوەندە ینی جیاوازەکەی زۆرە؟ جیاوازەکەی زۆرە بەڵێ حەقی بەری ماندووبوونەکە دەچنەوە ینی پێی زەحمەتی ناوەڵی ناکە کە پێوەی دەکێشن؟ ناوەڵە ناکە گیر و گفتەکانتان چیە ینی ساڵانە گلەیەکانتان چیە؟ ئەنگلەکانمان ئەوەیە بەس کوتەکەماکەم نودیتەوە حەسەکەتان عیسەکەمان زۆر کەم دیت پیشکارەکانتان لەو سایلۆی باش دەڕوا؟ دەستخۆش سپاسی مدیری سایلوی هەولێر دەکەین پرۆزەشی زۆر جوان دەکات ساڵان سەرێکی زۆرتان دەگرێت ساڵانە سڕێکی زۆرمان دەگرێت بەس ئەو سال لە خوای بە زیادبی دەستخۆشی لە مدیری دەکەم ئیشەشی زۆر بە مەزبوطی دەڕوا ئەو سەرەی کە ئەلکترۆنیە بۆتان زەحمەت نەبوو ینی ئاسان دێت بەدەست زۆر ئاسان بوو ئیشەشی زۆر خۆش بوو خاستان بۆ سایق زۆر ئاسانکاری بوو باشە پێشنیارە چیانی بۆی ئەو گەنمی کە دەمێنێتەوە لێتان وەرناگری حکوومەت داواکاریمان لە حکوومەتیراکەن داواکاریمان لە حکوومەتی عێراقیە ئەو بڕە گەنمەمان لۆ زیاترکە خوتەکەمان لۆ زیاترکە لێمان وەگری دەستخۆشتان لێ دەکەم ئەوە ساڵانە و گەنمی کە دەیکەن ئەنی جۆرێکی باشە لە فەحەز لێرە لە باش بەڵێ ناویاتی گەلم زۆر هەولێر چارەکە ڕقەمیەکە هەولێر چارەکە زۆر باشە هەولێر چاری هەیە ئەدەنە هەیە ئەوانە ئەوجان نوع گەلمە گەلمی نەعوی زۆرە بە زیاتر عالم کەپسی دەچین گەلمی کەپس گەلمەکان زۆر باش لەخوای بە زیادبی ئەو ساریش باران زۆر باش باری ئینتازی فول لەخوای بە زیادبی حەیبینەوە
کاک جەوهەر دیارە تۆ بە وردی تیشکی خستە سەر گرفتەکان بەڕاستی ینی جوتیار لە قسەکانی جەنابتەوە بێ مەغدورەوە جیاوازێکی زۆر هەیە لە بینی ناوچەکانی ناوەڕاست و باشوور لەگەڵ ئێرە ینی ئەکرێ ینی پێم بڵێ بۆ ڕاستکردنەوەی ئەم بابەتە پێویستمان بە چییە من نەزانم ینی دڵنیام جەنابیشت دەزانیت کە ئەمە هەوڵ و تێکۆشانی گەورەی دەوێت بە دیدگایەوە ینی دەبێت چۆن چارەسەری ئەم بابەتە بکرێت ئەو هەموو گرفتانی هەنە لەگە بەغدا بەداخەوە تا ئێستا ئەو نوێنەرانەی گەل کە لەوێن لەگەر ئەوەی ئەو هەموو وەفدەی هەرێمی کوردستان دەچن لەسەر بودجە لەسەر بابەتی تر بەداخەوە تا ئێستا پرۆژەیان نییە لە بواری کوشتتوکاڵی لەبەرەوەی دیسان تاقید دەکەمەوە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان بەلای کەرتی کوشتتوکاڵیدا ناچی حکوومەتی عراقیش بە هەمان شێوە لەبەر ئەوەی کە ئەتو پرۆژەیەکن نەبی نە لە پەرلەمان ئەوانە نوێنەری گەلن لەوێ نە ئەو وەفدانەی هەرێمی کوردستان کە دەچی داکۆچی لەو بابەتە بکە کەواتە تۆ دەبی تێکۆشانی تر بکەی ئەو تێکۆشانە دەبیت جوتیاران بەخۆیان بێن شۆڕەشێکی مەدەنی کە پێی دەرێن شۆڕەشی سپی بەرپا بکە بەرامبەر هەردوو سیستەمی حکومڕانی یان هەردوو دەسەڵاتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی لەبەرەوەی داوای مافی خۆی بکە ئەو مافەس لەبۆ ئەوەیە پەرپێدانی کردە لە بەرەوەی بژێوی ژیانی لەوێن دەرێت لەبەر ئەوەیە ئەتوو بتاوێ دابینکردنی ئاسایشی خۆراکلۆ هاوڵاتیانی خۆت بەداخەوە پێم وایە نە حکوومەتی عراق و ئەو حکوومەتی هەرێمی کوردستان لەو گرفتەی بەرپرسیارن. لە کۆتایی بەرنامەی سۆراق گەیشتی ناو دەرەنجامەی کە خۆشببختانە پرۆسی وەرگرتنی گەنمی جوتیاران بە شێوەیەکی سەرکەوتوو بەڕێوە دەچێت و ئەو پرۆسی کە بۆ نۆرەی پێشوەختە هەیە کە دەتوانێت جوتیارەکە پێشەوەی بێتە سایلۆکە نۆرەیەک بۆ خۆی بگرێت ئەمەش زۆر باش بوو و توانرا بوو کە قەرەباڵخی و لۆد و ئیستیحامی سەر سایلۆکان کەم بکاتەوە و پرۆسەکەش بە باشی بەڕێوە دەچێت ئومێدەوارین زیاتر باشتر کرێ بۆی بەڕاستی جوتیاران ئاسانکاریان بۆ بکرێت بەڵام کێشە چارەسەر نەکراوەکە و گرفتە درێژخایەنەکە ئەوەیە کە بەداخەوە جیاوازی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکانی ناوەڕاست و باشوور و عێراق کە بابەتی نرخی گەنم و ئەو ڕێژەی کە لە جوتیاران وەرەگیری ئەمە ناحەقیی گەورەیە بەرامبەر بە جوتیارانی هەرێمی کوردستان ئەکرێ کە ئەمە کێشەیەکی ڕیشەیە و دەبێت بەرپرسانی حکوومەتی هەرێم و نوێنەرەکانی کورد لە بەغدا ئەم بابەتە چارەسەر بکەن خەمی جددی لێ بخۆن بۆی حەق و ماندووبوون و هیلاکی جوتیارەکانمان بە فیڕۆ نەچێ من ئومێدەوارم کە ساڵانی داهاتوو پرۆگراممان لەسەر پرۆسی گەنمی جوتیاران کردم کێشانە چارەسەر بوو بێتن و جوتیاران حەق و ماندووبوونی خۆیان بچنەوە لە پای هیلاکیەکەیان ڕەنجی ماندووبوونەکەیان بچنەوە هەر سەرکەوتوو بن جوتیارانی کوردستان خاک و ئاوی کوردستان بە پیت و بەرەکەتتر بێ سوپاس بۆیەوەش کە تاوەکو ئێستا بینەری سۆراق بوون هەر شاد و بەختەوە.